إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. لحديثك صحيح دا خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم باسی تاوان و دیاردەیەکمان بۆ دەکات کە هەر کاتێک ئەمە ڕوویدا ئەوە قیامەت نزیک بۆتەوە. دەفەرمێت قیامەت نایەت هەتا وای لێ دێ پیا و دراوسەکەی خۆی ئەکوژێ، براکەی خۆی ئەکوژێ، باوکی خۆی ئەکوژێ، ئامۆزای خۆی ئەکوژێ. ئەمڕۆی بینین یان نایبینین؟ زۆریش دەیبینین. پیاوێک وتی: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ومعنا عقولنا ذلك اليوم، باش ئێمە ئەو ڕۆژە عەقڵمان هەیە، ئەو خەڵکە عەقڵی هەیە کاتێککە باوک و برا و دراوسێ و خەڵکی دەکوژێت؟ فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم: نەخێر، خەڵکی عەقڵی نییە. عەقڵێک نەک ئەوەی کە خەڵکی شێتە، عەقڵێکی نییە بتوانێت ژیانی خۆی پێ بباتە ڕێوە. عەقڵێکی نییە بزانێ باش و خراپ چییە. عەقڵێکی نییە بزانێ بەرژەوەندی لە چیدایە و زەرەر و زیانی لە چیدایە. عەقڵێکی نییە بیل لەوە بکاتە دوایەوەی کە زلەیەکی وەشان و فیشەکێکی تەقان چی ڕوو ئەدات. عەقڵی ئەوەی نییە. چۆن مناڵی گوێی پێ نییە چی ڕوو بدا و چی ڕوو نەدات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی زۆربەی خەڵکی ئەو سەردەمە خوای گەورە عەقڵ لەو خەڵکە دەسێنێتەوە. ئەو ئەمڕۆیە ئەگەر خەڵکی عەقڵی هەبێ ناچێ خۆی تووشی کێشە بکات. چونکە بەڕاستی کەسانێک هەیە خۆیان تووشی کێشە دەکەن، ماڵ و مناڵ و بنەماڵە و خزم و کەس و کار تووشی کێشە دەکەن. بۆی ئینسانی عاقڵ بە هیچ جۆرێک پەنا نابات بۆ خەڵکوشتن یا بۆ خۆکوشتن، شتیوان ناکات. بەڵام کەسێک خوای گەورە عەقڵی لێ سەندەوە، وەکو مناڵێک مەسلەحەت و بەرژەوەندی خۆی نەزانی، ئەو کاتە کارەساتی دەستی ڕوو ئەدات. ئیتر خۆ بەوە نییە جارێ وای ئینسانێکی بەتەمەنە عمری 50-70 ساڵە عەقڵی مناڵێکی 5 ساڵی نییە لەو مەسەلەدا، بیل لە هیچ ناکاتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەمە نیشانەی هاتنی قیامەتە، خەڵکی باوک و برا و دراوسێ و ئامۆزا و خزمی خۆی بکوژێت. ئەمڕۆ دەیبینین کەواتە قیامەت نزیکە. لە حەدیثێکی صحیح هاتووە لە صحیح جامع صغیر، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: نابی ئینسانی ئیماندار خۆی زەلیل بکە، خۆی داماو بکە، خۆی سەرشۆڕ و داماو بکات. وتیان: ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، چۆن ئینسان خۆی زەلیل دەکات کە کاتێکە نابێ خۆی زەلیل کە؟ فەرمووی: یەتەعەڕەض من البەلاء ما لا یوطیق، خۆی تووشی بەڵایەک دەکات لە توانایدا نییە، خۆی زەلیل دەکات. کابرا کە خەڵکی دەکوژێ کە پرسیاری لێ ئەەکەی کاکە بۆ وات کرد؟ وەڵام من بێغیرەتی قبول ناکەم. ئەمە جوان گوێنم قسەیە بگرین. من بێغیرەتی قبول ناکەم. ئەی باشە جەنابەت کاتێکە زەلامەکە ئەکوژی بۆکو مشک و جرج خۆتە شاریتەوە، ئەوە نەپیایە بەغیرەتی. بۆکو گیان لەبەر خۆتەکەیتە ناو کونێکە و مۆبایل فڕێدا، سیم کارت فڕێدا، تەکلیف لەمەکە و لەوە کە تو خوا سڵحم بۆ بکەن. ئەی باشە ئەم خۆشاردنەوەی تۆ چی لە کونەکانە؟ تۆ پیایە ئەوەنە بەغیرەت و قارەمانی، ئەوەنە پاڵەوانی زەلیلی قبول ناکەی، بۆ ئێستا زەلیل بوویتە. ئێستا زەلیل کێیە؟ ئەی زەلیل ئەوە نییە کودوەتەنی دەستێکێتە پشتیوێنی خەڵکا سڵح بۆ بکە. وەڵڵی خەڵکە زانم وتێتی دەست و قاچیان ماچەکەم یەک بە یەک بە سڵحم لەگەڵا بکەن. تخوا ئەمە زەلیلیە یا یەک دقە نیو دقە سەبرت بگرتایە. وەڵام ئەمە زەلیلی قبول ناکەم، وەڵا لە کەس قبول ناکەم. دەی ئەگەر پیاوێ مەردی دوایەوەی کە کابرات کوشت بۆ خۆت دەوناوە بسڕێ وەکو پێشتر، بڕۆ بۆ بازاڕ، بڕۆ بۆ ماڵخۆتان، بڕۆ بۆم لا بۆ لا بزانمەتوانی
ئەوەیە کە ئینسان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم عەقلی لای خەڵک عەقلی نامێنێ. ئەینا ئەوە زەلیلیە کە خۆت بشاریتەوە، ئەوە زەلیلیە کەس نەزانێت تۆ لەکوێی، ئەوە زەلیلیە دوژمندار بی کاکە تۆ توانای دوژمنداریت نییە دوژمنداری بۆکەی، توانای سجنت نییە و لە سجنا بمێنیتەوە بۆ خۆت سجنەکەی. یعنی ئینسان بەڕاستی لە کاتێکا خۆی زەلیل دەکا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم نابێ ئینسانی ئیماندار خۆی زەلیل کە. والله زەلیل ئەو کەسە نییە سەبرێک دەگرێ و خۆی ڕادەگرێ نیو دەقەیەک چونکە خەڵکوشتن دەقە و دوو دەقەی ناوێ. ئەوە زەلیلیە کە داماوبی خەڵکی سڵحت بۆ بکە. ئەوە زەلیلیە کە ئامادەبی چیت پێ بکەن بیکەی بەس سڵحکەن. باشە کامیان زەلیلیە؟ تکاتان لێ دەکەم بە تایبەتی بە تەمەنەکان، تکاتان لێ دەکەم لەبەر خاتری زەوی و زار، لەبەر خاتری پارە و پول، لەبەر خاتری دەمەقاڵێ و شتێکی کۆن دوژمنداری بۆ خۆتان و ماڵ و مناڵتان دروست مەکەن. خۆتەنیا تۆ خۆت ناکەیتە قوڕا. خەڵکی وا هەبوو ئامۆژگاریان دەکرد فڵان کەس تکایە واز بێنە لە خەڵکوشتن، ئەی بەرخینێر بۆ سەر بڕینە. سبحان الله، 7 کوڕیدا بەکوشت، خۆشی کوژرا. 7 کوڕیدا بەکوشتی کوڕی خۆی، خۆشیان کوشت، ئەی خۆشی بۆ بەرخینێر و تاوا بۆ سەر بڕین. ئێ تۆ خەڵک سەرە بڕی خەڵکی سەر تەبڕێ، خەڵکە کوژی خەڵ سەر ئەتکوژێ. بەرخی نێر بۆ سەربڕینە نەک کوڕەکەی تۆ، نەک مناڵەکانی تۆ. مناڵەکانی تۆ بەرخ نین، ئاژەڵ نین، مرۆڤ. تکایە مێشکت پاکەرەوە. واللهی زۆربەی ئەم کێشانەی کە ڕوو ئەدەن ئەم خەڵکوشتنە دەستێکی گەورەی بە تەمەنەکانی تایە. باوکمان، باپیرمان، ماممان، خاڵمان، براگەورەکانمان ئێمان فێری لێبوردن نەکردووە. بیکوژە کە لەی بتەقێنە. ئەی دوای بۆ کوێ ئەڕۆیی خۆت زەلیل و داماو ئەەکەی، یا لە سجنا یا ئەم ماڵ و ئەو ماڵ دەکەی خۆت دەشاریتەوە، کەس نازانێ مۆبایلت لەکوێیە، کەس ناتوانانی مۆبایلە بگریتە دەستەوە. تخوا ئەمە زەلیلی نییە؟ مەڵێ خۆم زەلیلی قبوڵ ناکەم، ئەمەی کە تۆ دێکی زەلیلیە کە خەڵکی دەکوژیت. ئەو کەسەی کە کەسێک دەکوژێت بە ناحەق لە پێناو پارە و پولێکە، لە پێناو زەویەکی بێخێر و بێکەڵکی دەشت و دەرە، لە پێناو حیزبێکە، لە پێناو شەخسێکە، بەخوا برای بەڕێزم لە ڕۆژی قیامەتا پەشیمان دەبێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبا دەفەرمێ لە ڕۆژی قیامەتا ئەو کەسێکی کوشتووە داماوە، ئەو کەسەی کە کوژراوە دەستی ئەو کەسە دەگرێت کە کوشتوویەتی، دێت بۆ قیامەت دەڵێ خوایە گیان پرسیار لە ئەم کەسە کە بۆچی منی کوشت. وەجاری وا ئاشکرا نابێ. کەسێک دڵی خۆشەڵێ فڵان کەسم کوشت بەڵام نازانم منم، بەڵام ڕۆژێک دێت یەومە تubla السەرائیر، هەموو نهێنیەک ئاشکرا دەبێ. ئەو کاتە خوای گەورە عالەمە کێ کوشتووە، قاتیل کێیە، پیاوکوش کێیە، دەستی ئەگرێ و ئەهێنێ بۆ خزمەتی خوا، دەڵێ خوایە گیان پرسیاری دەکە بۆچی منی کوشت، ئەم کەسە بۆچی منی کوشت. خوای گەورە دەفەرمێ بۆچی کوشتت، لە کاتێکا خوای گەورە عالەمە، ئەڵێ لەبەرەوەی عیزەت و دەسەڵات بۆ فڵان کەس بێ، لەبەر فڵان شت کوشتم، لەبەر دنیا کوشتم، لەبەر تەماح کوشتم. خوای گەورە دەفەرمێ تەعیست، دەی سەرشۆڕ بی، دەی ڕسوا بی، دەی زەلیل بی، بیبەن بۆ ناو جەهەنەم. کەواتە ئەمە زەلیلیە. خۆت زەلیل مەکە لە دنیادا خۆت بشاریتەوە، خۆت بکەیتە ناو سجنەوە، بڕۆیتە هاوڕێتی ئینسانێک بکەیت، کەسانێک بکەیت کە عەقلیان لەگەڵ تۆ ناگونجێ، بۆ لە ناو ماڵ ماڵی خۆتا دانانەیشی، بۆچی لەگەڵ پیاوکوش و دزا ئەبیتە برادەر و هاوڕێ. ئەوە عەقڵە، ئینسان بەخۆی عاقڵ بێ. زەویەکەمە خۆن دەسەڵاتمە بوو بە شێوەیەکی عاقڵانە وەرێگرم و ئەگەر ناهەڵێگرم بۆ قیامەت هەواڵی خوایەکەم. ئەو میراتە کە داگیریان کردووە میراتەکەی من و تۆ هەڵێگرم بۆ قیامەت. ناوی خۆم نازڕێنم. کەواتە ئاگادار بە ئینسانی پیاوکوش، ئەوەی کە بە ناحەق خەڵکی دەکوژێ لە پێناو شتێکی بەسیتە، دەمەقاڵەیەک وەڵی خەڵکی دەکوژرێ لەسەر شتی وەها شەرم دەکەی. یعنی باشە ئەم ئینسانەوە عەقڵی نێ پێ بڕاتە ڕێوە. ئەمە شایانی ئەوەیە خوێنی مرۆڤێک بڕژێنی، چەند مرۆڤێک بڕژێنی. تکاتان لێ دەکەم بە تەمەنەکان. کوڕەکانی ئێوە بەرخ نییە، مرۆڤە، مەیاندەن بە کوشت. یا ربی خوای لە گوناحەکانمان خۆش بی، لە گوناحی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایان ئاخرمان بەخێر بگێڕ یا رب العالمین، ئامین.
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهي قالوا فرمي ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. براستي خواهي قالوا فرمي لطولة كردنا ودا ژیان هەیە بۆ ئێوە، ژیان هەیە بۆ ئێوە بۆی تەقوای خوا بکەن، بۆ ئەو کەسانەی کە خاوەنی عەقڵن یا ئولی الئەلباب، ئەی خاوەن عەقڵەکان. ئەگەر ئینسانێک زانی کەسێک دەکوژێ و دەکوژرێتەوە واز لە کوشتن دەهێنێ. کەواتە ئیسلام ئەگەر حکم بکە بەخوا ئەم کوشتنە ئێستا نامێنێ، چونکە کابرا دڵنیایە دەکوژرێ ناکرێتە سجنەوە قەڵەو بکرێ، دڵنیایە لەوەی لە شوێنێکی ئەمینە نابێت، دەڕواتە سجنەوە بۆ خۆی ئەمینە، کەس نایکوژێ تەواو. کەواتە ئیسلام کاتێ حکم بکە، ئاینی پیرۆزی ئیسلام زۆر زۆر بە دەگمەن خەڵکی دەکوژرێ، وەکو ئێستا نابێ. ئەوانەی کە تەمەنێکی زۆریانەیە باسێکن لە سەردەمی پێش جمهوریەتە، لە سەردەمی مەلیکێتە عێراق، دەڵێن خەڵکی تیان نەکوژراوە، بەڵام زۆر بەکەمی خەڵکە کوژرا. کەسێ بکوژرایدیان و فڵان کەس هەر کوژرا، بەڵام ئیتر لە جمهوریەت و بەدبەختی و خوێن و لافا و ڕووی لە وڵاتی ئێمە کرد. ئێستاش حالێن دەبینن کەەوە هەموو وڵاتەکان پڕ بۆ لە خوێن و کوشتن. کەواتە بزانین ئەگەر ئیسلام حکم بکات واللهی کوشتن زۆر کەم دەبێتەوە، چونکە کابرا حکومەتی ئیسلام هەبێ، قازی و حاکم دەیکوژنەوە، مادەم کابرا قاتل بێ لە سێدارەی ئەدەن، ناچن بە قەڵەویکەن و بەخێویکەن و دوای 10-15 ساڵ بۆ خۆی بەربێت. بەڵام کاتێک کە ئیسلام حکمی نەکرد، عیلمانێت و بێدینی حکمی کرد، غەیری بەرنامەی خوا حکمی کرد، ئەوە سەرنجامەکەیتی کە دەیبینین کە خەڵکی دەکوژرێ و دوایەوە قاتیل بە خۆی دەسۆڕێتەوە. ئەگەر دەسەڵاتێکی هەبێ کەس ناتوانێت بیگرێ، یا لە شوێنێکا خۆی دەشارێتەوە بە حساب ناتوانێت بیدۆزینەوە. کەواتە ئیسلام ئەگەر حکم بکات خەڵکی لە خۆشبەختیا دەبێت. قەڵەو ناکرێ قاتل لە سجنا، بەخێو ناکرێ و خزمەتکاری نابێت بەخێوی کات، حرەسی نابێ. بەخوای برای بەڕێزم، ئینسانی عاقڵ و بەڕەحم، مرۆڤی ژیر، مرۆڤی میهرەبان و تێگەیشتوو، نەفسی خۆی خۆشەوێ و قیامەتی خۆی خۆشەوێ و شەخسیەت و شەخسیاتی خۆی خۆشەوێ و مناڵەکانی خۆش ئەوێ. بۆیە لە پێناو زەویدا، لە پێناو ماڵێکە، لە پێناو تەماحێکە ناچێت خەڵکی بکوشێت، چونکە عاقڵە. ئەڵێ و بەڵاو مشکیلە و وەی و دوژمنداری بۆ مناڵەکانم دروست ناکەم، ئەمە مرۆڤی عاقڵە. ئەڵێ مناڵەکان ناڵێ بەرخینێر بەسەر بڕینە. مرۆڤی عاقڵ تێگەشتووە. زەوی چییە؟ زەویەکی دەشت دێیەک یا ڕەبی قەت ئاودان نەبێتەوە، چونکە دوو ماڵی تایبینیان نییە. بۆ خەڵکی دێ خەڵکی جارانە 10-15-20 ماڵ 30 ماڵ بەیەکەوە بن، ئێستا دوو ماڵ بران بەیەکەوە، ئامۆزان برازا و مامەر قسەیان بەیەکەوە نییە، ئجامە خۆ ئاودان بێت و کشتی یەکتری کوژێ. خەڵکی ئێستا خەڵکی جاران نییە، خەڵکی ئێستا خەڵکی جاران نییە. لە دێهاتەکانە کۆ ببنەوە خەتەرە، دەبینی جومعە کۆ بنەوە یەکیان نەکوژێ، ئەمە تەنیا چۆن بۆ سەفرە سیاحەتێ. ئەی ئەمە لێ بژنێ بێت چی بکەن؟ خەڵک زۆر خراپ بووە. جاران خەڵک بە سەبر بوو، بە تەحمل بوو، ئێستا بەداخەوە خەڵکی وای لێ نەهاتووە. خەڵکی بە شێوەیەکن حالیەن جومعە و ئانەزانین فڵان کەس فڵان کەس کوژرا، یەکاکەم بەس بۆ سەفرەیەک چووە، ئەبێ ئەگەر ماڵی لەوێ بێ چی بکات؟ بۆیە بەڕاستی ئینسانی عاقڵ ئەو کەسەیە خۆی خۆشەوێ و شەخسیەتی خۆی خۆشەوێ، ماڵ و مناڵی خۆشەوێ، دەوروبەری خۆشەوێ. ئێمە عەقوولە کابرا کەسێک کە کوژێ ئامۆزا و پورزا و خاڵۆ مامە گشتی ڕاکە، ئێمە کارەسات نییە. بەدەست ئینسانێکی نوقسان و کەم عەقڵەوە حاشا لە ڕووی بەڕێستان کۆمەڵێ بنەماڵەیەک و خانەوادەیەک توش کێشە دەبن. بە عەقڵمان هەبێ. تکاتان لێ دەکەم باوکەکان، مناڵەکانتان فێری لێبوردنکەن، مناڵەکانتان ئەوە بێغیرەتی نییە، بێغیرەتی ئەوەی کە خۆت بشاریتەوە خەڵکوشی، زەلیلی ئەوەی خۆت بشاریتەوە، زەلیلی ئەوەی تەکلیف لەمەکە و لەوە کە بکەی سڵحت بۆ بکەن. یەک شتێکتان پێڵێم، وەڵڵاهی لەم ڕۆژەدا یەک زلەیەک بوەشێنی، یەک شەقێ بوەشێنی، بخوا زەلیل دەبی. ئەوە زەلیلیە خەڵکی وەجبە دەنێری بۆ ماڵ فڵان کەس، خوا کاکە لێمان خۆش بە، تخوا لێمان خۆش بە، جا تخوا ئەگەر شەقەکەت زلەکە نەوەشانای باشتر نەبوو،
چ جای کوشتن بێ. ئینسانی عاقڵ خۆی دەپارێزە، شخصێتی خۆی دەپارێزێ. چکە خەڵکی کوشت شخصێتی نامێنێ. فڵان کەس بە ناحەق براکەی خۆی کوشت، دوای برا کوشتنەکەی شخصێتی دەمێنێ، دوای کوشتنی ئامۆزا و دراوسێکەی و خزمەکەی شخصێتی دەمێنێ؟ ناوەڵڵە. دەی برا بەڕێزەکانم لە کۆتاییدا دەڵێم توخوا بەڵاو و مشکیلە و دژمناری بۆ مناڵەکانتان دروست مەکەن. توخوا هەر کەسێ زڵمی لەتان کرد هەواڵەی خوای کەن. بەخوا هی تۆش دەبێتە میرات و هی ئەوش دەبێتە میرات. هەڵیگرە بۆ ئەو ڕۆژەی کە پێویستە بە یەک چاکەیەکە. ئەمە زەلیلی نییە. زانی تووشی کێشە و دژمنداری ئەبی وازی لێبێنە. وازی لێبێنە. تکاتان لێ دەکەم. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدوا خواه أواني لمالا ولا نخوش خانة كان نخوش خواه الشفاء بدي خواه هدايتي ئێمە بدەی خوایان ئەوەندەمان عەقڵ پێ بدەیت کە لە ژیاندا بتوانین پێوە بڕێنە ڕێوە. یا ربی خوای لە کوشتن و خوێن ڕشتن بە دوورمان کە یا رب العالمین، لە دژمنداری بە دوورمان کە یا رب العالمین. خوایان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی یا رب العالمین. آخرمان بەخێر بگێڕی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.